ئێوارتان باش بینەرانی بەڕێز لە ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی ئەودی و سنوور بەدیدارتان شادەبینەوە. لە ماوەی ڕابردووە چ بانگەشە و چ بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق گەرمترین پرسی ڕۆژەف بوو لە سەرتاسەری عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە. ڕاگەاندنی ئەنجامی بەرایی و دواتریش ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان تا ڕادەیەکی زۆر ئارامiyەکی بە سەر پرۆسەی سیاسی عێراقا هێناوەتەوە. لە دوو ڕۆژی ڕابردووە گفتوگۆکان وردە وردە خەریکە چنە سەر پێی دەستپێکردن با ڕاستیەوەی کە داهاتووی عێراق بەرەو چوار ڕاستەیەک ڕادەکەشێت و هەروەها کابینەی نوێی حکوومەتی عێراقی چۆن هەوڵی پێکهێنانی دێت. لە بەرنامەی ئەمڕۆیە لەگەڵ دوو بەڕێز و دوو خۆشەویست کاکتۆر یاسین تەهاب شارەزای کاروباری عێراق و هەروەها لە تارانیشەوە دکتۆر حوسێن عالی تەقی تارانی توێژەر لە سنتەری توێژینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەوڵدین وەربگرین لە خزمەتیان نابین پێکەوە گفتوگۆ لەسەر پاش هەڵبژاردنەکانەکەین. عێراقێکی تەمومژاوی، عێراقێکی ئاڵۆز، عێراقێکی دۆخێکە تا ڕادێکی زۆر بەلای زۆر کەسەوە جێگەی نیگەرانی بووە و بە تایبەت دەنگۆی کشانەوەی هێزەکانی ئەمریکا، شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل و پرسە زۆر گەرمەکەی حەشدی شەعبی لە داهاتووی عێراقا، هەموو ئەمانە ڕەنگە لە دوای هەڵبژاردنەکان و جارێکی تر ببنەوە باس و خواست، بەڵام ئێمە زیاتر قسە لەسەر هەڵبژاردنەکانی عێراقەکەین و ئەمانەوێت چاوێک بخینە سەر ئایندەی پرسی کورد و دۆخی کورد و بەشداری کورد لە دوای هەڵبژاردنە لە حکوومەت و کابینی داهاتووی عێراق و مافەکانی کورد لە ئایندەی عێراقدا. کاکتۆر یاسین زۆر بەخێر بێی. خۆشحاڵم کە لە خزمەتی بەڕێز تابین. ئەگەر هەراوە بە خێرایی چاوێک بخینە سەر هەڵبژاردنەکان جەنابەت هەم بەو پێی کە خەریکە وەکو ئەوترێ تاو بە تاواتی یەکلایە بیتەوە بۆ کاروباری عێراق زیاتر پێم وابێت لە هەموو کەس نزیکتری لە دۆخی هەڵبژاردنەکان. سپاس دکتۆر مامین، سپاس سڵاو لە بینەرانیش بەرنامەکەشت. ئەلبەت خۆی هەموو هەڵبژاردنێک تەحەدایەکی زۆر گەورەی تیا هەیە بۆ عێراق. هەموو ئەو هەڵبژاردنانەی کە هاتوونەتە پێش حتا ئەو ڕۆژەی کە کراون پرسیاری هەرە گەورە ئەوە بۆ ئەنجام ئەدرێن یانە بەتایبەت لەم ساڵانەی دواییە لە سەردەمی شەڕی داعش یاخود لە ئەو جەمسەرگیریانەی کە دروست ئەبن. ئەم هەڵبژاردنەی دوایی کە 2025 پێ ئەوترێ یاخود 11 هاوکات بوو لەگەڵ ئەگەری سەر هەڵدانی گرژی ئەمنی لە ناوچەکە. بۆیە زۆر کەس گرێویەکە لەسەرەوەی کە هەر گرژێک ڕووبا لە سووریا بێ، لە لوبنان بێ، لە عێلاقی بە نوێبوونەوەی شەڕی ئیسرائیل ئێران بێ ئەنجام نەدرێ. ئێمە پێشینەیەکمان نییە لە عێراقە لە دوای 2023 هەڵبژاردن ئەنجام نەدرابێت وەکو پڕۆسە. لەبەرەوەی عێراق جیاوازە لە کوردستان، ئەوە نییە تاپۆ بێ لەسەر دوو هێزی سەرەکی یاخۆت دوو جەمسەری گەورەی تیا بێ کاروبار بەدەستەوە بگرن. نزیکەی 8 هەر لە ناو شیعە حسێ بکەیت نزیکەی 10 هێز 8 هێزی هاوشێ و هاوئاستی یەکتر هەن لە ناو سونە بە هەمان شێوە. میکانیزمی دابشکردنەوەی دەسەڵات پاوەر لەگەڵ بودجە ئەو هەڵبژاردنەیە کە ئەکرێ ئەگەن نەکرێت زۆر جا خۆیان ئەڵێن یا بە ئینتیخاباتە یا بە ئینقلاباتە، یعنی ئەگەن نەکرێ بۆ هەیە گرژی ڕووبا بۆ هەیە ئەون بۆی پێویست هەڵبژاردن وەکو پڕۆسە لە کاتی خۆیان بەڕێوەچێ. ئەوەی کە ئێستا لە عێراق بەڕێوە چووە بۆ خۆی گرنگە، بەڵام ناوەڕۆکەکەی چۆنە، یاساکەی چۆنە، دەرەنجامەکەی چۆنە، دەرهاویشتەکەی چۆنە، ئەمانە هەموو جێگەی مشتومڕە، هەموو جێگەی لێکدانەوەیە، ڕەخنەی لەسەرە، بەڵام وەکو پرۆسە وەکو میکانیزم بەڵێ پرۆسەیەک بوو بە سەرکەوتووی بەڕێوە چوو کەمترین گرژی ئەمنیتیا هەبوو، بە تایبەت کە مەترسیەکی گەورەتریش هەبوو لە ناوخۆ سەدرەکان بایکۆتیان کردبوو. زۆر ئەگوترا ڕەنگە ئەو ڕۆژە بەردەرگای بنکەکان بگرن، کۆڵانەکان قەتعەکان خۆپشاندان بکەن، بەڵام ئەوانە ڕووی نەدا هەڵبژاردنەکە بەڕێوە چوو ئەنجامەکانی ڕاکەیان. کاکتۆر یاسین یەکێک لەو شتانی کە زۆر جار باس و خواستی هەبوو لە پێش هەڵبژاردنەکانەوە تەنانەت لە کاتی ئەو شەڕی کە جناب باس کرد لە بین ئیران و ئیسرائیل باسی ئەوە بوو کە تا ڕادەی عێراق توانی بووی هاوسەنگی ڕابگرێ و عێراق بەشێک لە شێوەکان حکوومەتی سوودانی توانی عێراق لە پریشکی شەڕ بپارێزێ. ئایا ئەمە بە دوای هەڵبژاردنیشا توانای ئەوەی هەیە ئەم درێژە بەم هاوسەنگیە بداتیان ئەگەری تێکچوونی ئەم هاوسەنگیە هەیە و کارگینا لەباریە بێت؟ خۆی دەستکەوتەکە بە ناوی سوودانی تۆمار کرا، حکوومەتی سوودانی لەسەر کار، بەڵام هێزی تر هەن یارمەتی دەرن. یەکێک لەوانە هەڵوێستی مەرجەعەتی نەجەفە کە زۆر هەوڵیدا بۆ نمونە عێراق بەیانێکی بەناوبانگی هەیە، هەڵوێستێکی بەناوبانگی هەیە و کە عێراقیەکان سیاسی و میدیایی هاوکاری لوبنان بن،
بەڵام ئیجازەی نەدا بۆی لە ڕووی سەربازیەوە عێراقتیەوە بکرێ. جەمسەرێکی تر لەوە یارمەتی دەرە سەدرریەکانن سەدر خۆی دژی ئەوە بوو کە عێراق بچێتە ناو شەڕەکەەوە یاخود لە چ محوەری لوبناان بێ چ محوەری ئێران بێ. ئەم دوو هێزە کە زمینەیەکیان سازان لە ڕووی دینیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی جەماوەریەوە کە حکوومەت دەستکراوە بێ حکوومەت بتوانێت کۆنتترۆڵی ئەو گروپە چەکدارانە بکە کە بەشێکن لە میحوەرەکە. ئێستا کە هەڵبژاردن کراوە قسەیەک هەیە دووسێ ڕۆژە زۆر ئەگوترێن نزیکەی 100 پەرلەمانتار مقالیدی ولاتی فەقیهن لە ئێران و دەرچوون ئەمە هەڵوێستیان لە داهاتوە چیە بێت هەچەرمە ژمارە هێشتا پشڕاز نەکراوەتەوە بە دەقیقی بەڵام بە ئەکید ژمارەیەکی زۆر لەو هێزە چەکدارانەی لە ڕووی مەذهبی و ئاینیەوە مقالیدی ڕێبەری باڵاوی شۆڕشی ئیسلامین لە ئێران ژمارەیەکی بەرچاویان دەرچووە بە بەڵگەی ئەوەی بۆ نمونە هێزێکی وەکو کەتیبەکانی حیزبوڵا کورسیەکانە هەڵکشاوە بۆ 6 کاتی خۆی 3 بوو ئەوش بەیانی بە تعویزەکەی سەدرەوە بوو بە سێگی ناکەمتر بوو بۆ نمونە هێزێکی وەکو عەسایب کە زۆر وابەستەیە بە ویلایەتی فەقیه کورسەکانی هەڵکشاوە بۆ 28 بەدر لە سەر و بیسەوەیە کە تایبی سەیدە شوەدا 6 کورسی بەدەستێناوە ئەگەر کۆیەکی خێرا بکەی بەڵێ ژمارەیەک لەو پەرلەمانتارانە و لەو هێزانەی کە نزیکن لە جەمسەری ئێرانیەوە ئەنجامی باشیان بەدەستێناوە ئایا ئەمانە هەڵوێستیان نەداهات و چۆنە بێ لە کێشمەکێشەکانی ئەمریکا و ئێران یاخود بەرەی ئەوەی کە پێوتێ بەرەی مقاومە و بەرەی ئەمریکیە ئەچن بە مینەکە پاڵ ئەنێن بە عێراقەوە ئایا لە مقابلی ئەوانە ئایا سیستانی تا چەند لەسەر ئەم هەڵهێنانەی خۆی بەردەوام بێ سەدر هەڵوێستی چێ بێ قورسە یعنی لە ئێستا بڵێ بە بەلایەک هاکەوێ کاکتۆر مەوزوعی دوای هەڵبژاردن گرنگەکەی بۆ عێراق ڕەنگە لە هەموو وڵاتانی ناوچەکە زیاتر بێت بەتابەت بارودۆخی ناوخۆی عێراق وەکو جەناب ئاماژت پێکرد بارودۆخی ئەمنی بارودۆخی اقتصادی بارودۆخی سیاسی ئەوەی کە پێشتر ئێرانەکانی هەموو سیاسی داوسەتی ئەمە بۆ عێراقیانیش ڕاستە و تا ڕادەیەک پێم وایە دەرفەتەکە زۆر ناڕوونە بۆ داهاتووی عێراقایە چۆن هەنگاوی بۆ ئەنێوە چۆن ئەڕوات بەڵام ئەمە چارە بخینە سەر سوودانی ئایا سوودانی بەو زەمانەتەی بەو هاوسەنگەیە کە لە ڕابردووە گرتیە بەر ئەتوانێت تا ڕادەیەک زەمانەتی خولێکی تری تەرۆکایەتی وەزیرانی عێراق بکات یەکێکە لە پرسیارە هەرە قورسەکە چونکە سەرۆکوەزیرانی عێراق خەڵک هەڵی نابژێرن بەڵێ خەڵک چوون بۆ دەنگدان و نوێنەریان هەڵبژاردەوە بەڵام نوێنەرەکان سەرۆکوەزیران هەڵبژێن شتێکی تر معادلەیەکی ترێ ینی عێراقێکێکە لە ئاڵۆسترین سیستەمە دیموکراتیەکان لە دنیا و سیرترین و نامۆترینیان بۆ چونکە بەدەنگدانیش نییە ئێمە ئەزمونمان لە 2010 ئێعاد عەلاوی هەیە لە 2014 نووری مالیکی هەیە ئەزمونمان لە حەیدەر عەبادی 42 کورسەکەی حەیدەر عەبادی هەیە لە 2014 مالیکی 720,000 دەنگی هێنا نەبوو بە سەرۆکوەزیران ئێستا سوودانی لە خوارد 100,000 هێناوە حەیدەر عەبادی 42 کورسی هێنا نەبوو بە سەرۆکوەزیران ئێعاد عەلاوی 91 کورسی هێنا پلەی یەکە نەبوو بەسەر لەبەرەوە سەرۆکوەزیران کورسیش دیاری ناکات هاوکێشەیەک هەیە ئەم هاوکێشە هەرێمایەتیە نێودەوڵەتیە ناوخۆیە عادەتەن لە عێراق وا باو بووە پێی نەریتی سیاسی سەرۆکوەزیران ئەبێ بە 3 فلتەرا بڕوا تاران واشنگتن نەجەف ئەم فلتەرانە شەد نییە پەسەنی بکەن ئەوان داینێن بەڵام لانی کەم ئەبێ ئەمانە ڤیتوان لەسەری نەبێ فترێک لە فترەکان جەمسەرێکی تری بۆ زیاد بوو کە پێ وترا شەقام ئەوەی کە ڕسمەکانە نەهێنا و زەربی ئەکسیان لێدا و لە جادە هەڵیان بە خۆپشان دەرەکان ئێستا ئەوانە ئاوت بوون نەماون ئێستا لەو هەڵبژاردنەی کە ئێستا کراوە هیچ هێزێکی مەدەنی هیچ هێزێکی دژەباو کورسی بەدەست نهێناوە ئیلا یەک دانە هەیە عامر عەبدولجەبار لە بەسڕە ئەوش دەناو تەحالوفی تەسنیمە هەرچەند ئەو زۆر ماڵ نییە لەسەر ئەو هێزە خۆپشان دەرانە بەڵام تۆنێک نەفەسێکی مەدەنی هەیە هیچ یەکێک لەو هێزانە لە هاوکێشەکان نەماون تەنها هێزە سیاسی شیعیەکان حتا شیعە سربەخۆکانیش وەکو ڕاید مالیکی مەسەن دەرنەچووە هەموو هێزی سیاسی تەقلیدی دەرچوون ئەوەی کە کلاسیکین ئەم هێزە سیاسیانە تەحەکوم بە مەشهەدەکەوەکە بەڵام ئەمانیش هامشی جموجوڵیان هەر سنووردارە بۆ لە سەروانەوە تاران هەیە لە سەرو ئەوانەوە سیستانی هەیە لە سەرو هەموو ئەمانەشەوە معادلێکی نێودەوڵەتەیە کە عێراقی بە ئیداری ترامپەوەیە عێراق زۆر وابەستەیە بە ئەمریکا هەرچەند زۆر هەوڵەدا وان نەبێ وا خۆی پیشان نەدا بەڵام بە حکمی داراییەکەی لەبەرەوە پارەکەی لە دەوەردەستی ئەمریکا لەبەرەوەی
ئێستا عێراق لە دۆخێکە هەڵبژاردننی کردووە کە ئێران و ئەمریکا زۆر لە بەریەکەوتنان پەیوەندیدارترین شوێن بەو بەریەکەوتنە ئێستا عێراق لەبەرەوە بۆ بگەڕینەوە سەر پرسیارەکە ئەم پێشهاتانە لە بەردەم سوودانیا هەیە ئێستا مشتوم ڕێکەکەی ئاز ئەمریکیەکان پێداگریەکەن لەسەر سوودانی تا ئێستا ڕوون نییە ئایا داعمیەکان یان نایکەن ئایا ئێرانیەکان داعمیەکان یان نایکەن ئایا شیعەکانی ڕکابەری خۆی پێداگرن لای بن لەسەر پۆستەکەی نەمێنەوە ئەوان بڕیاری خۆیان داوە بەڵام ئایا ئەتوان جێگرەوەیکی بۆ ئامادەکەن ئەو شتێکە لەو پرسیارانەی زۆر زەحمەتە لە ئێستا جوابی زۆر باش کاکتور یاسین سەرنجی جەنابیش لەس هەبوو لەسەرەوە ئێران ڕەنگە بەهۆی ئەو دەرچوونی ئەو کۆمەڵە پەرلەمانتارە کە ڕەنگە دەیان پەرلەمانتار بن کە نزیکن لە تەوەجوه ئێرانیەوە بێت یان نا بە کۆی گشتی پرۆسەکە بەیاننامەکە ئێران خراپ نەبوو لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان و بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان ینی بەیاننامێکی تا ڕادێکی متەوازن بوو بۆ خۆی نەک بۆ ئێمە هەڵێنگەلی عراقی ڕەنگە جۆرەکان دڵخۆش بێ بە ئەنجامەکان ئەمە بۆ داهاتوو کاریگەریەکە لەسەر پێکەنانی کابینەی نوێ زیاتر دەکات یان ئەویش هەر بە هەمان شەوە لە حاڵەتی لاوازبوونی ئەو جەمسەرانی کە جەناب باست کرد ئێران ئێستا بەهێزیان هەروەکو ئاینترە لەناو عێراق بەهێزە بەڕەقەم بەهێزە بەڵام لە هاوکێشەی گەورە ئێمە عێراق پەیوەندی هەیە بە هاوکێشەیەکی گەورەترەوەکە وڵاتانی کەنداویش قسەیان هەیە تورکیاش جەمسەرێکی بەهێزە لە عێراق بە تایبەت بەهۆی لە دوای ئەوەی کە مەلەفی ئاو و مەلەفی ڕێگای گەشە کەوتۆ دل تورکیاوە تورکیاش بۆ بەیەکێک لەو هێزانێت جەمسەری تورکی قەتەری جەمسەری ئێرانی جەمسەرێکی سعودی ئیماراتی جەمسەرێکی زۆر جەمسەران لێرە بەڵام بەنسبەت ئێرانەوە لە مەودای کورت و ناوەڕاستیش هەڵبژاردنەکە بەڕێوەچوونی بۆ ئێران دەستکەوتە لەبەرەوەی هێزەکانی دۆستی ئێران سەرپەرشتیان کردو دوو ئەو هێزانی کە نزیکن لە ئێرانەوە ئەنجامی باشیان هێناوە بەعکسەوە ئەو هێزانەشی زۆر نەیار و ڕکابەر و نینن بە ئێران ناحەزن بڕێن بە ئێران ئەنجامیان باش نەبووە ئێمە باسی مەدەنیەکانەکەین کە لە شرین زۆر بە ئەوانەی کە خۆپشاندانەکانیان ئاراستەی باڵوێزخانە و خۆسوڵەتە ئێرانەکانە کرد نانتوان کورسیان بەدەست نهێناوە مەسەرەن هێزێکی وەکو خەمیس خەنجەر کە زۆر باز لە دەزوەردانی ئێرانەکە لە عێراقا ئەنجامەکانی زۆر متەوازن نۆ کورسی بەدەست هێناوە لەبەرەوە ئاساییە دوو استقراری عێراق بە هەر جۆرێک بێ وەقرەی لە عێراق بە هەر جۆرێک بێ بۆ ئێران باشە بە حکمی ئابووری بە حکمی زۆر شت لەبەرەوە کە ئەوە دۆخەکە لە عێراق ئەچێت وەکو یەمەن و لوبنانی بە لێ بەسەر نایە ئەچێتە پێش بەنسبەت ئێرانەوە دۆخێکە باشیانی توانیوالیکی بیت زۆر باش ئەگەر باسی کۆی پرۆسەکە بکەین پرۆسی هەڵبژاردنەکانی ئەم جارە نازانم بەپێی بەیاننامەکانی کۆمیسیۆنیش بێ کەمترین سکاڵا هەیە کەمترین تانە هەیە لە چاڵ بژاردنەکانی ڕابردووترا کە زۆر جار باسی دیزاین و زۆر جار باسی دەستێوەردانی دەرەکی و باسی هاکردنی پرۆگرامەکان و ئەمانەکرات سەرنجێکی وا هەیە کە جێگەی ئەوە بێت کە بۆ من هەڵبژاردنەکە بخات ژێر پرسیارەوە وەکو پرۆسە هیچ ئەوە نییە جێگەی باس بێ بەڵام کێشەی گەورەی هەڵبژاردن لە یاساکەیەتی لە دیزایانی ئەو دیزاینە بەمانای تەزویری وەرەقەی ناو سنووق دیزایانی ئەوەی کە بازنەی دیزایانی تەوزەئی دەنگ دیزایانی ئەوەی کە لە هەڵبژاردننی پێشوا مەسەن دەنگی نەگوازراوە بوو ئێستا ئەو لیسانە دەنگۆکە دیزایانی سانلیگۆ ئەمە وای کردووە تەنها لە بەرژەوەندی هێزە گەورەکان بێ تۆ سیرکە مەسەن هێزێکی وەکو یەکگرتوو لە هەولێرە بە نزیکەی 30,000 دەنگان 28 بۆ 30,000 نەیتوانێت بێ بە خاوەنی کورسی بەڵام مەسەرەن هەندێک هێز هەن لە پارێزگاکانی عێراق بە 2,000 دەنگ ئەبێ کاتێک کە قاسمەکە ئەشکێنێت و مەسەن یەکەم کورسی ئەبە لەبەرەوە قانونەکە کاتی خۆی وا دیزاین کراوە وا داڕێژراوە بڵێ مانەڵێن دیزاین وا تەشریع کراوە کە لە ساڵحی هێزە گەورەکان بێ لە ساڵحی هێزە دەوڵەمەنەکانیش بێت چونکە تۆ هەموو کەسێک بۆ هەیە دوو بەرابەری ژمارەی کورسیەکان کاندیدی هەبێت و ئەمە بە هێزی دەوڵەمە نەکرێ کە کاندید مەسرۆفی هەیە پارەی هەیە فلێکسی هەیە خەرجی هەیە و ئەتوانێت ناو خەڵک ئێستا بەتایبەت بەشێکی زۆری بە پارەبەخشینەوەش بەڕێواچی ئەمە وای کردووە کە نەفەسێک بۆ هێزی سەربەخۆ بۆ تۆسێک کە حەزبی شوێ عێراقی کورسی بەدەست نهێناوە بۆ نمونە هەموو ئەوەی کە پێ و تا تشرین نزیکەی 40 کورسی بەدەست هات بە ناوی سەربەخۆ لە خۆلی پێشوو
لو چلە هیچی نەما ینی سەباس لەوەکرێ یەک ینی شبه صفرە نەتیجەکە بۆیە ئەساسن گلەی لەسەر ئەوانە هەیە کە تۆ هەڵبژاردنەکە خەڵک دەنگ بە شتێکەدا بەڵام بە ئاقارێکی تر ئەڕوە بەڵام وەکو پرۆسە نەخێر ینی ئێمە هەندێک شتی بچووک هەن ینی ڕەخنەی بچووک و تانە و ئەوانە بەڵام نەخێر لەبارەی تەزویر و لەبارەی دەستکاریکردن و لەبارەی ساختەکاری و لەبارەی دەنگۆڕین و ئەمانە نازام لەسەر مستەوە عێراقیەکەی کەمترین شت هەیە هیچ ڕەخنە و کێشەیەکی لەسەر خۆی یاساکە هەڵبژاردن وەکو جەنابی باس کرد ڕەخنەی زۆر لەسرە ڕەخنەگەر ژێکی بۆ نمونە بابەتی شارە گەورەکان ژمارەی کورسیەکان لەوێ چەند بەرابەری شارەکانی ترە ینی بۆ من لە بەغدایە نزیکەی 4 ئەوەندەی شارەکانی تر ژمارەی کورسیەکان زۆر زۆرە ئەم یاسایە تەسەورەکەی ئەم با بڵێن خولی نوێی پەرلەمان پیشتە سەر بکات چونکە ئەم ڕۆژ بابزانام لە چەند کۆبوونەوەیەک بیستم باسی ئەماکرێتەوە جارێک خۆی مەفرۆزە یاسایەکی جێگیر هەبێ کە خەڵک بەرچاوڕوونیان هەبێ وەکو بەریتانیا وەکو ئەمریکا ئەوانە بزان چۆن هەڵبژاردن نەکرێ بۆی هێزەکان خۆیان ڕێخەنەوە بە پێی ئەو یاسا بەڵام لە بەغا دووسێ جارە یاسا دەستکاری ئەکرێەوە گۆڕێ هەر خولێک وەکو کراس دووریە بەبەری ئەو هێزانەی بۆ نمونە لە 2021 بە جۆرێک دیزاین کرابوو کە سەدر و حەلبوسی تیا یەکەم بوون و لە هەولێریش مەسەن 33 کورسی پارتی بەدەستی هێنا بەڵام دیزاینەکە بە پلەی یەکەم لە بەرژەوەندی سەدر و حەلبوسی بوو ئێستا دیزاینەکە دوایی گۆڕا تەسمیمی قانونەکە سیاغی قانونەکە ئیتای تەنسیقی زاڵ بوون وان لێ کرد بەو ئاراستەیە بێ کە هێزە تەقلیدیەکان فعلا ئێستا تۆ ئەوە ئەبینی ئێستا عەمار حەکیم گەڕاوەتەوە بۆ نزیکی 20 کورسی لە کاتێکا 4 کورسی بەدەزێنا لە خولی پێشووە بەدر پارێزگایی لەن دەوروبەری 20 کورسی خۆی کردو عسایب چوەتە 28 ئەمەوە ئەکا دەوڵەتی یاسا 25 بەرەو سەر و ئەوانە ئەمەوە ئەکا ئەو هێزە سیاسیە تەقلیدی ئەساسیانەی کە فتەیەک لە فترەکان بوون بە ژێر پێیدار و پەردووی ئەوەی کە پەرلەمانتاری لۆکاڵی دروست بوون هی ناوچەی هی باسنە بچووکەکان ئەمەوە کە ئەوانە مستەفید بنێ بەڵام ئەمە ئایا ئەگۆڕێیان ناگۆڕێ پەیوەندیدارە بە ئیرادەی ئەو هێزانەی کە ئەچنەوە ناو زۆر کەسێ ساڵە ئەی گۆڕێنەوە ئەوە ناکە بەڵام کاتێکە چنە ناو پەرلەمان حتمما بە قیاس و بە بەرژەوەندی و بە خواستی ئەو هێزانە ئەگۆڕێ کە متەحەکیمە بن لە پەرلەمانە لەبەرەوە هەرم هێزانن و سوودیان لێبینیوە بە تایبەت پێ ناچێ بگۆڕێ بە تایبەت کە ئێستا سەدر لە ناو ساحەکە نەبوو ئەو بۆشایە زۆر لە قازانجی هێزە شیعەکان شکاوتەوە دووشت دوای کرد کە ئەو هێزە شیعانە هەمویان دەنگیان زیاد کە یەکەم قانونەکە دووەم غیابی سەدر ئەم بۆشایەکە لە خولی پێشوایە لە سا سودووی پەرلەمانی بەدەستێنا مەسا 73 کورسی ئەم 73 کورسیە دابەشبووەوە بەسەر هێزەکانی ناو چوارچێوەی شیع لەو بازنانەی چوارچێوەی شیعی تیا بووە خۆیان منافسی خۆیان بوون هیچ هێزێکی ڕکابەری حەقیقی نەبووە هەتاوەکو مەترسی لەسەر کورسیەکانیان دروست بکە بۆیە هەمویان شاگەشکەن پیان خۆشە دەنگەکانیان زیاد بە کورسەکانیشان زیاد حتمما ئەمە بێتە هۆی ئەوەی نفوز و پێگەشیان زیاتر بێ پشکی حکومیان زیاتر بێ مقاولاتیان زیاتر بێ بەشداریان لە مەشهەدی نوێ و لە حکوومەتی نوێ زیاتر بێ ئەکید ئەمانەش ڕەنگە ڕێگری بکەن لەوەی کە قانونەکە بگۆڕێ بە جۆرێک کە دەسەڵاتیان کەم دروست کۆبوونەوەکەی چوارچەوەی هەماهەنگی دقیقەن لەو کاتەیە کەیتر ئەنجامی کۆتایی ڕائگەێنرا دەسوبردێکی پێوە دیار بوو وەکو بڵێ ئامادەن بۆ ئەوەی کە هەنگاو بەرەوە ئایندەی عراق و کابینەی نوێ هەڵبگرن و تا ڕادێکیش خەریکە جۆرەکان ئەگەر ئەم یەک بوون و هەماهەنگیان بەردەوام بێت زۆر ئیشان بە خەڵکی تر نابێت یانە کەونە با بڵێن خەڵکی ترێکە دژکاریگەری ئەوانە و نەکەوەی ئەوان ناچار بن دەست بڵاوکەنەوە چاوەڕوانی خەڵکی تر بن ئەوەی کە هەموو جارێگەوترێت تەوافقاتی نەوە عراق و پێکهاتەی حکوومەتی نوێ و لەسەر کۆمارە و بیگە تا سەرۆک وەزیران تا وەزیرەکان هەموو شتێک ئەمە بێمنەتیەک نیشاندادیان خۆی بێمنۆخەکە وایان لێ ئەکا ناچار بێمنەتی هەیە ترسیشە یەکێک ئەگە بگرێتەوە بۆ وتاری حملەی انتخابات لە هەڵبژاردن زۆر باسی ئەوە کرا کە ئێمەی سونی سەرۆک وەزیران وەرەگرینەوە ئەوجا متەغەیری گۆڕاوێکی جیۆسیاسی گەورە هەیە کە سووریای شیعەکان زۆر بە ترس و دڵڕاوکێ و نیگەرانیەوە سەیری جموجۆڵەکانی ئەحمەد شەرع و پێشوازیکردنی لە کۆشکی سپی و هەڵگرتنی لە لیستی تیرۆر و ئەم سەردانەی محەممەد بن سەلمان بەردەوام چاویان لەسەرەوەی پێیان وایە کە موامەرەیەکێ بەتایبەت عێراق لەلایەک تورکیا لەلایەک سعودیە لەلایەک سووریایە هەست بە گەمارۆدان نەکەن ئەمە یەکێکە لەو شتانەی کە بە بەردەوامی وەکو پەڵە هەورێک بەسەر کۆی ساحەی سیاسی شیعیەوە هەیە دوو
مشتومڕێک زۆر دروست بوو کە ئایا ئەکرێ هەتا سەر حکوم شیعی بێ لە عێراق لە کاتی انتخابات ئایا ئەکرێ شیعە حکوم لە دەست بن ئیتر ئەمە شەڕەجوێنی تێکە و هەڕەشەی تێکە و دروشمی تێکە و کە نایدەین مانند نایدەین بە خوێن ئەیدەین هەرکەس داوای کە ملی ئەپەڕێنین وەریەگرینەوە عێراق بەشەکە لە ئومەی عەرەبی ئیسلامی بەشەکە لە ئومەی سونی ئەم مشتومڕە تەئسیری هەیە لەسەر ئێستا لانی کەم لانی چوارچێوەی شیعی بە پەلە ئەوان چەسپان کەوان سۆریان ئێستا باس لەوە ئەکرێ ئەوان زیاتر بن لە 1970 خۆیان 1970 کورسی هی منتیقە شیعە نشینەکانە باز نەشیعیەکان ئێستا باز 1970 کورسی و ئەوانە ئەکرێ حتا باز لەوە ئەکرێ چوارچێوەی شیعی خۆیان بەتەنها بگەنە نزیکی 150 ئەمە واکات لە ڕووی ڕقەمیەوە بڕێک بێمنەت بن بەڵام لە ڕووی پێکهاتەی و جەمسەرگیریەوە ئەکید حکوومەت پێک نایە بەبێ دوو تەرەفەکەی ترکە سونی و کە کوردیە بەڵام ئەوە هەیە خوانی دروستکردنی حکوومەت شیعیە ئەوان سفرەکە ڕاخن و ئەوان خۆڵکی خەڵکەکەن و حسەی خەڵک دیاریەکەن ئەمەش بێکێشە نییە چونکە شیعەکان خۆیان ئتر لە مەولا چناو مشتومڕی ئەوە کێ بێ بە سەرۆکی پەرلەمان کێ بێ بە جێگری سەرۆکی پەرلەمان کێ سەرۆک وەزیران وەرەگرێ زۆر شەڕەکەن لەسەری وەزارەتی دەرەوە وەرەگرن کێ بێ بە وەزیری دەرەوە چۆن ئەو وەزارەتە وەرەگرنەوە ئەڵبەت ئێمە نزیکەی دەهێزی شیعیمان هەیە بەشداری کردووە لە هەڵبژاردنە 6 حوتیان ئەنجامی باشیان بەدەستێناوە پۆستەکانیش کەمن جومگە گرنگەکان کەمن تۆ سەیکەوە لە سەرۆک وەزیران بگەڕێتەوە تۆ سێ چوار وەزارەتی سیادی دێ جێگی سەرۆکی پەرلەمانە ئەکی لە مەرحەلەی داهاتوە ئەوانش ئەچنە ناو مشتومڕەوە لەسەر دابەشکردنی ئەوانە بەڵام وەکو چوارچێوە گشتیەکە تەسبیتیان کرد کە ئەوان هێزی یەکەمن و ئەوان خاوەنی خوانی حکومڕانین و ئەوان خاوەنی پرۆسە سیاسیەکەن و ئەوان کوتلەی نیابی ئەوە بەپێ قانون ئەچە ناو پەرلەمانەوە لە یەکەم جەلسە تەسجیل دەکەن تۆمارێکن ئیتر ڕاستپاردنی سەرۆک وەزیران لە ناو پێکاتە شیعەکان ئەبێ ئەوان دێن لیژنە دروستەکەن کۆبوونەوەکە لەگەڵ کورد و سوننا مەتالیبتان چییە خواستان چیە داواکاریتان چیە ئەوان یارمەتی دەرەبن لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەوان بڕیارەدەن کێ بێ بە سەرۆکی پەرلەمان چونکە بۆ نمونە هەڵبژاردننی سەرۆک کۆمار و یەکەم جەلسە دوو لە سەر سێی پێویستە تۆ نزیکەی 200 کورسی شیعی ئەگەر ئەوانە بەشداری نەکەن نیساب تەواو نابێ نیوەشی بەشداری نەکا کێشە بۆ نیساب دروستە بێ لەبەرەوە ئەوان چەسپان ئەو جاکە لە مەترسی دەریان کرد و چەسپاندیان لەمە لە تەفاسیل دەست بێکە ئەکید ئەوانش ناکۆکیانە بێ و ناچوێت دکتۆر شتێک جێگەی سەرنج بوو نازانم لای جەناب شتێت ڕەنگە بەو شێوەیە تێگەشتێک هەبێیان نا خۆت زانی شیعەکان پابندێکی زۆری مەزهەبن و هەمیشەش مەزهەب لایەن لە هەموو شتێکی بەتایبەت لەم خولە ئێستا لەم جارەیە ویستمەوە بڵێم زۆر تۆخ بووتەوە یانی تەنان بۆ نمونە ئەو کۆبوونەوەی چوارچەوەی هەماهەنگی ئەمار حەکیمێنە تۆخێکاتەوە ئەڵێ فلتەرێکە وەنیە ئەم گەڕانەوە بۆ نەریتی مەسەبگەرایی ناچاریە وایان لێ ئەکات یان هەر بەڕاستی گەشتون تا قەنەعەتێک کە مادام بەرامبەرەکەیان وەکو جەنابەت باست کرد کە سوننا لە خۆی بە بەهێزە زانێ لە وڵاتانی دەوروبەر لە کۆی پرۆسەی سیاسی لە ڕۆژهاتی ناوەڕاستە ئەمانیش ناچارەکەن بگەڕێنەوە بۆ بەکارهێنانی مەزهەب وەکو نەریتێکی بەهێز بەسەر و هەنگاوە سیاسی و بەژەوندی سیاسیەکەەوە خۆی پرسیارێکی بەجێ دوو کارتێکەر لەما زۆر دیارن یەکەم ئەوەی دەرەکەکەی کە باست کرد ئێمە لە سووریا جاران نظامێکە بۆ ڕاستە بەعسیە بەڵام هاوپەیمانە بەشێکە لە محوەری مقاوم ئێستا نظامێک هاتووە سونی ئەنتی شیعیە عەقیدەیە زۆر دژە شیعیە و هەروەها لانیکەم بەشێکە لە جەمسەی تورکی سعودی ئەمریکی ئەویسترێت ببێتە ناوبڕ و لەمپەر لە نێوان لوبنان و سووریا و لە لوبنان و عێراق ئەوێ پشتێنە ئێرانەکە کەرت و پەرتای ئەمە یەکێکە لەو مەترسیانەی کە ئەمە واکە زیاتر ئەو تایفانی کەم ئەترسن زیاتر دەست بگرنەوە بە مەزهەبەوە بە پێکاتەی خۆیانەوە دوو لە حملەی انتخابات زۆر پرۆژە تاقی کراتەوە فترەی لە فترەکان ئەگەر بیرت بێ حتا حەکیم ئەوانە هەوڵانەدا کوتلێ عابیر دروستکەن سنوور بڕ کوردی تیابی حتا لە سلێمانی خۆیان کاریدەکە لە دهۆک عەبادی حەکیم هێزی شیعی فترەیەک گوتاری مەدەنی لە عێراق باویە بوو فترەیەک شرین فترەیەک پرۆژە و خزمەتگوزاری بەڵام لەم خۆلا هیچ شتێک سەریع نەبوو وەکو ئەوەی کە تۆ ئیسارەی مەزهەبگەرایی بکەی و مەزهەب یەکێکە لەو شتانی کە بە ئاسانی مەسەلەی تایفی مەسەلەی قەومی مەسەلەی نەتەوەیی حتا ناو سوننەکانی زۆر بەزەقی هەیە کە مکەون ینی ئەوان پێڵە مکەون پێی ناڵێن مەزهەب حقوقی مکەون و مەتاالبی مکەون و مەسەلەن کۆمەڵە خەڵکی بێسەر و شوێن و شتیانەی هەموو
انتخاباتێک زیینوویەکەنەوە ئەنوروژێن کە ئێمە چارەنووسیان ئاشراکەن و دوای لە بیریانە بنەوە تا انتخاباتێکی تر بۆ شیعەکان نەخێر تەحەدایەکی گەورە هەیە ئەوەی لە ئێران ڕوویدا لە شەڕی 12 ڕۆژە ئەوەی بەسەر حیزبەڵڵا هات ئەو برینە قۆڵانی کە لە جەستەی شیعی کەوتبوون ئەوەی کە بەسەر حوسیەکانی یەمەن هات ترسێکی ئەوە هەبوو کە ئەمە بێتە عێراق بە هەموو حکومێک ئەبوو بەهاتایەتە عێراقیش بەڵام کە نەهاتووە سیر بوو نانەوێ ینی لێرە شەڕەوی بکەن یاخود غافڵگیر بن بە شتیتر بۆیە مەزەبگەرایی زۆر تۆخ بۆتەوە لەو خولەی لە ئەخیرەکانی ئەو خولا قانونی جعفەری تێپەڕی ڕەنگە لەمە و لە مەسەن شتی زیاتریش ببینین لە تۆخکردنەوەی مۆرکی مەزەبیانەی حکومڕانی لە بەغا بەس پێشەوەی بچمە سەر دوای هەڵبژاردنەکە یەک نقطە جێگەی سەرنجە بەلامەوە ئەگەر لەلایەکی دۆخەکەەوە سەیری بەهێزبوونی مەزهب و مەزهبگەرایی ئەمە بکەین لەولاوە خواستێکی گەورەی جیهانی و ئەمریکی هەیە بۆ کۆتایهێنان بە حەرزی شعبی وانە ئەمە ئەتوانێت لەگەڵ یەکترا بڕاتە پێشەوە ئەم دوو ئاوازە ئەوەی تێکە لەو تەحەدا گەورانی چاوەڕێ عێراقەکە ینی هەموو ئەم تەرتیباتی ئێمە باسیەکەین لە ڕوانگەی عێراق و ناوخۆی عێراقەوەیە بەڵام لە دەرەوە پلان چییە بۆ عێراق پێگەی لەکوایە لەو شتانی کە ئێستا ئەیبینیت محەممەد بن سەلمان لەتەینە و ئەحمەد شەع لە کۆشکی سپیە و زۆر چاودێر و شارەزای زۆرین ئەڵێ مەسا ئەوەی کە لە بنێوان ئیسرائیل و ئێران مەرحەلەی یەکەمە و تێز بووە هێشتا شەڕی ڕاستەقینە ماوە بەڕێوەیە ئەوان چیان ئەیە بۆ عێراق یەکەم شت مەسەلەی مامەڵەکەن لەگەڵ حەشدا تەحەدایەکی گەورەیە دووەم سیاسەتی دەرەوەی عێراق تەحەدایەکی گەورەیە سێم ڕادە و پلەی وابەستەی لەبەرەوەی کەس ناتوانێت ئیدارەی ترامپ بخوێنێتەوە لەبەرەوەی کەس ناتوانێت وەکو بایدن وەکو دیموکراتەکان تۆ بزانیت ئەوان لەسەر چ سیاسەتێک ئەڕۆن لە عێراق بەرچاوڕوونیەک نییە و نوێنەرێک دانراوە بۆ عێراق لایەن ئەمریکاوە تا ئێستا جگە لە پیرۆزباییەکی کاڵوخاو کە ناتوانانی هیچی لێ بخوێنەوە کەس نازانێ ئەم نوێنەرە چی بۆکو ئاڵێ چی لە بنسەری هەیە چی لە پرۆژە هەیە چی لە ئەجێندایە ئەکید لە ڕۆژانی داهاتووە لە ماوەی داهاتووە گرنگترین و گەورەترین کێشە و تەحەدا لە بەردەم حکوومەتە مەسەلەی حەشدی شعبیە مەسەلەی ئینتیمای ئەوەیە چۆنەتی ڕوون بوو یان یاساکە مەتروح بوو لەسەرەوەی حتى یاسای حقوق و امتیازاتی حەشد بۆ هەشتاوە نەمادەیە ساحبکرایە لەبەر ڤیتۆی ئەمریکی جگە لەوەش تەحەدایەکی تر هەیە 6 حەول لەو هێزانەی کە سزایان لەسەرە بلۆکیان لەسەرە لایەن ئەمریکا و کورسی باشیان بەدەستێناوە ئەگەر ئەمانە بڕۆنە ناو حکوومەت ئەوێ هەمویان بۆ حکوومەت ئەکشێن نەک حکوومەت چاویان لەسەر دەستگای مخابراتە دەستگای هەواڵگەی سوپایە چاویان لەسەر پۆستی ئەمنیە وەزارەتی ناوخۆیە ئایا کاردانەوەی ئەمریکا چییە لەسەر ئەمان ئایا وەکو لوبنان مەسەن ڤیتۆ خاتە سەریان چۆن سا ڤیتۆی لەسەر حیزبوڵڵا داناوە ئەوە شتێکێکە بۆ سەرۆکوەزیرانی داهاتوو کە دێت کێشەیە تۆ ناتوانانی عەسای 28 کورسیە فەرامۆشیکەی ناتوانانی سەید شوهەدا 6 کورسیە فەرامۆشیکەی بەدرەونە لە هەمان کاتا لە دەرەوە بلۆکی لەسەرە یاعقوب بەدراوە هەندێکیان لانی کەم 6 گروپ لەو گروپانەی کە دەرچوون لە لیستی سزان ئایا ئەکرێ کابرا سزادرا بێت لە خولەکان لەم خولا کە سوودانیە چوو بۆ ئەمریکا هەندێک لە وەزیرانی کە سەر بۆ گروپانن ویزان پێ نادرا بچنە ئەمریکا بۆ نمونە وەزیرەکانی عەسای حتا ئێستا تۆ لە فەیسبوک و تویتەر ڕسمی قەیس خەزعەلی ئەوانە دابنرێ بلۆکەکرێ ئەکاونتەکە سزاکرێ ئەمە چۆن ئەگە بچێتە واژێی حکوومەتەوە شیعەکان زۆر چیان سەوزاتی دەرەوەی زۆر هەوڵی بەوەدەن چۆن ئەگەر سەرۆک وەزیرانێکی فەسائیلی یاخود ئەوەی کە پێوترێک چەکدار دابنرێ جیهان چۆن مامەڵی لەگەڵک ئەمانە شتێکن زۆر قورسن بۆ سەرۆک وەزیرانی داهاتوو چ سوودانی بێ چ بەدیلی سوودانی بێ گۆڵ ڕێژ نییە بەڵکو مین ڕێژە بەڵام ئێستا دیار نین ینی لەبەر ئەوەی کە تەپوتۆزی هەڵبژاردن نەنیشتوتەوە حەجمی حینەکان ئەمریکیەکان دەست بەکارن نەبوون ئەمە ئەم قۆناغە لەو قۆناغەشێک کەمە گۆرگ هەبوو لە عێراق و هاتوو مەرجیدانە ئەو کاندید بێ ئەوە بیت بلۆک بێ ئەوانە ئێستا مادام ترام نوێنەری داناوە ئەبێ چاوەڕێی ینی کاردانەوە و هەڵوێست و پەیپەری ئەو بکرێت زۆر باش کاکتۆر یاسین سونە هەڵبژاردن تەواو بووە تا ڕادەیەک دەنگەکانی خراپ نین دڵخۆشە بە ئەنجامەکە ڕەنگە ئەو ڕوژاندنەش لە ماوەی بانگەشەکەیە کاریگەری هەبوو بێ بەدڵنیاییەوە چونکە لە زۆربەی پارێزگاکانە نوێنەری هەیە و کاندیدەکانیشی دەرچوون تا ڕادەیەکی زۆر بەتایبەت هەلبووسی و تەقەدوما بڵین هینی باشی هێناوە سونە چۆن سەری خۆی ئەکاتەوە ئێستا و داهاتووی ئەم کابینە نوێیە
لەم هەڵبژاردنە بە پێ ڕقم ڕەنگە لە هەنێ ڕۆل کۆی کورد باش بوو بێ بەس وەکو کورسی نەخێر کورد باش نەبوو لەخوا 6 کورسی هەرچەند باشبی ئەوە کورد تۆ هەر بەڵێ وەکو کورد هەرچەند باشبی هین نابی ئەی ناگەیتە تۆ لە 300 بسونۆیت ئەی 6 لە 300 بسونۆ چییە؟ بەڵام سونەکان باش بوون لە ڕووی ئەوەی کە باز لە 1970 و 1970 کورسیەکرێ جان لە سنووری 1970 بوون جگەرەوە لە ناو هێزە شیعەکانە هەنێک کورسی سنی دەرچوون شتێک هەیە لە دوای کەوتنی ئەسەدەوە سونەکان ئازایەتیان بۆ دروست بووە کۆکراوەتریشن کۆکراوەترن کۆکراوە نین وەکو کۆکراوە پەرتەوازن بەڵام لە چیا کۆکراون هەست بە عمقێکی استراتیژی هەن کە هەیەە جاران هەموو قورسایی شیعی ئەچوو لە ئێرانەوە بەرەو ڕۆمادی بۆ ئەو هیلالە هاتوچۆی چەکدار هەبوو بۆی منتیقە سونیەکان چەپەک بوون ژێر چەپۆک بڵ بەڵام ئێستا تۆ منتیقەکانی غەربی عێراق ئەمبار ئەو شوێنانە پشتیان سووریایە پشتیان ئەحمەد شەرع هەست بە ئازایەتیەکان شتێکی تر هەیە جەمسەرێکی تورکی هەیە کە کۆمەکی سونەکان نەکات هاوگانی نفوزێکی زۆری قەتەری تورکی قەتەری آخر تورکیا عرابی ڕوینە تورکیەکە قەتەرە ئەوانیش مەسەن سەر و کاریانەکەن بۆیە دۆخیان باشترێت تۆ سەرکەی تەنها لە ناو سونە ئەوە هەیە حەلبوسی پێ باشە هەچەند پاشەکشەی کرد بەڵام نزیکەی سی و ئەوەنە کورسیەکانی سونەی بردو لەو 1970 نزیک بۆتەوە لە نیوە بەڵام هیچ هێزێکی سونی 50 زایدیەکی بەدەست نەهێناوە خەمیس خەنجەر تەراجعی کردو بۆنەوە لە مقابلا کێ زیادی کرۆ مەسەنە سامەڕایی 15 ئەوەی وەزیری دیفاعەکە کە تورکمانێکی سونەیە سابت عباسیەوەی کە پێوتری حەسم ئەوش 5-6 مەقعدی بەدەست هێناوە بە شێوەیەکی گشتی دۆخی کورد لە سونیەکان لە کوردیەکان باشترە لە ڕۆی ڕقەمی کورسیەوە لە ڕووی ئەوەشی ئەوان ئەمقێکیان هەیە ینی مەسەرەن دراوسەی ئوردونن دراوسەی سووریان تورکیان هەیە خۆ لە کورد ئەمقەکەی کێیە مەسەرەن وەکو جوگرافی لەبەرەوە بەڵێ دۆخیان بارودۆخیان باشتر بووە بەڵام بەراورد بەوەی کە شیعەکان زۆر پەلیان ناویشتەوە زۆر دەستکەوتەکانیان زۆرە وا کەوتوتەوە کە ئەوان زۆر هەست بە خۆشحاڵی نەکەن چونکە بەڕاستی هێزە چەکدارە مەزهەبیەکان پێشڕەوێکی بێوێنەیان کردو یەک پرسیاری زۆر کورت بەڵام بۆی دوایەوە بچمە سەر کورد لە کاتی بانگەشەکەی چەند معلوماتێک بڵاو بوون لەولاولا باسی ئەوە کرا کە بەشێک لە کورد لەگەڵ سونەیە بۆ داهاتوو هەنگاوەنێ و لەو ئەوەی کە باست کرد لە خەتی تورکی قەتەری سعودی بەشێک لە کوردی تایەوە سونە پشتی بەمە بەستووە یان جارێک هەر جێگەی مشتومەڕە لە ناو سونەکان کە مەسا ئەکرێ ئەوان دوای کورتکەون بەعکسەوە لەو انتخاباتە خیتابی دژە کورد لە ناو سونە برەوی زۆری هەبوو هەلبوسی بۆ بەچی بەشی زۆری ئەو دەنگانی کۆکردەوە بە دژایەتیکردنی هەولێر پارتی بە دیاریکراوی خیتابی هەلبوسی خیتابێکی دژە پارتی بوو بە پلەی یەکەم ئەو جا بە شێوەیەکی عام کورد لە ناوچە ناکۆکەکان جێ ناکۆکەکان بەبێ ئەوەی بچێتە ناو تەفاسیل و دیتێڵەوە بۆیە بەشێک لەو دەنگانە لە مووسڵە کەرکووک بەدەستیهێناوە پێدراوێکی تازە هەیە ئێمە ئێستا لەو دوو شوێن ناوچەی کێشە لەسەر سنوورە کوردیەکان بوون بە هاوسنووری هەلبوسی هێزە سونیەکان شیعەکان لە ڕووی سیاسی و نێرایەتی سیاسیەوە هیچ کورسیان لەو ناوچانە بەدەست نێناوە بۆیە لە ناو سونە شتێکەیە کە خیتابی دژە کوردی برەوێکی زۆری هەیە چونکە خۆیان ژێرخانێکی بەعسیزمیان هەیە دوو پێیان وایە لە باگراوندی خەیاڵی خۆیانە هەر ئەوان خاوەنی عێراقن ئەوان ئیمتیدادی عەباسیەکان ئەوان ئومەی سونین کورد چییە مەسەن کەمینەیە کە ئیسرائیلە یاخود بچووکە ئەقەلیایە هەچەند چاپە ژێردەسە بن هەچەند بچووک بن بەس لە هزریا لە بیرکردنەوە خۆیان بە گەورە ئەبینە چونکە ئەوان لەسەر ئەمستەوای وڵاتانی عەرەب و عالەمی ئیسلامی حساب بۆ خۆیانەکە مەسەن دروشمی هەلبوسی دەڵێ نەحن ئومە کێ خۆمە بەسی ئومەی عێراقی نییە کە نێوەی شیعە زۆری نەی شیعە ئومە ینی لە باگراوندا کە ئێمە ئومەی ئیسلامین بەشێک لە ئومەی ئیسلام باڵ لەبەرەوە سونەکان ئەو ئێستا لە کۆنگرەکەی دهۆک لەوەی دیداری دۆکیش تۆ هەست بەواکەی هەلبوسیتیان نییە خەنجەریتیایە هەندێک لەو سونانەی کە ئیش ئەکەن لەگەڵ کورد لەگەڵ بەشێک لە کورد هینیان هەیە بەڵام نەک لە بڕوابوونیان بەوەی کە کورد ڕێبەرایەتیان بکات خەتێک هەیە کە خەتی
خەتێکی یاو بە هاوپەیمانیە نزیکە لە تورکیا نزیکە لە قەتەر دژە ئێرانیە تا ڕادەیەک ینی لە خطابە ئەمە بەڵێ لەگەڵ کورد هەڵەکەن و ئیشەکەن بەڵام بە عمومی سونە زەحمەتە زۆر باش بینە سەر کورد بە 60 کورسی تقریبن نزیک بە 60 کورسی بە ئەگەر باسی دوسێدانە کۆتاکانیش بکەین و ئەوانە گۆڕانکاریک لە ڕووی ڕقەمەوە زۆر ڕووی نەداوە لە 329 کورسەکە 60ەکە هەر وەکو جەنابەت فەرمی 63مان هەبوو تا بگات 65 هەر تا ڕادەیەک وەکو کەمین حساب کرد جا دواییش خۆ دەزانی ئەم 60 یەک ئاراستە نیە یەک بیرکردنەوە نیە یەک هەنگاو نییە یەک ویژن و دیدگان نییە پارچە پارچەتر لە ڕەنگە لە سونەکانیش تا ڕادەیەک هەندێک جار ئەوترێت خراپترە بەڵام هیچ فیژنێک هەیە هیچ ڕۆیایەک هەیە بخوێنەوەی خێرا بڵین کورد لە کابیندا هاتووە وا هەنگاو ئەنێ ئاوا ئەکات چکە بەڕاستی بە خەتابەکانی ئەمڕۆشەوە کورد زۆر شپرستر دەرکەوت لە خولەکانی پێشوو ئەمە شەشەم خولە لە خولەکانی 1 و 2 3 شتێکە بوو پێوتە وەرەقەی کوردی هاوپەیمانی کوردی و دوایی کە لە دوای دروستبوونی گۆڕانەوە هەر لە سەدەمی لێگرتو لە گۆڕانەوە هین هەبوو مەسەن ئۆپۆزیسیۆن هەبووە جیابوون یەگرتوش فترێک معارەزە بووە ئێستاجار معارەزە بەڵام ئێستا شتێکمان هێ نایە ڕوئای کوردی بێ لە شتێکمان هێ ناوی وەرەقەی کوردی بێ شتێکشمان هێ ناوی مەتاڵبی کوردی بێ بەڵام شتێک هەیە یارمەتیدەرە هاو ئاستی ئەمە شتێکشمان نییە ناوی یەکگرتووی سونە بێ ئەوانش مەسەلەن دیدگای جیاواز و ئاراستەی جیاواز و مەسا حەلبوسی نزیکە لە ئێرانەکانەوە خەنجەر وەکیلی نەک نزیکە وەکیلی تورکیەکانە مەسەلەن سامەڕایی نزیکە لە شیعەکانەوە مەسەلەن ئەبوو مازن نزیکە لە گیرفانیەوە هەچە هەمویان سونەکان نزیکن لە گیرفانیانەوە ئەویان بەڵام لە شیعەشا بە هەمان شێوە ئێستا تۆ وامە بینە بەپە لە ئەویان ڕاگەیان و ئەمانە لە ڕۆژانی داهاتوو ئێستا ناکۆکی قوڵەوە بە تایبەت پۆستی سەرۆکوەزیران گرێکی زۆر قورسە گرێکی ئاڵۆزە تەحەدایەکی گەورە هەیە لە بەردەم هێزە تەقلیدیەکانە دوو مەشروعی شیعی هەیە مەشروعێکیان ئەوەیە کە سەرۆکوەزیرانێکی ماسکت هەبێ جێبەجێکار مدیرێکی تەنفیزی کە کاریزمان نەبێ سەرکردن نەبێت لە دوای مالیکی ئەو قەناعەتە لە ناو شیعە دروست بووە کە نابێت کەسایەتیەک هەبێ بڕیار بەدەست بێ کازمی شوچە سوودانی کازمی بەو مەرجە هێنرا کە انتخابات لە انتخاباتە خۆیان نەبژێ لە حزبی نەبێ ینی ئەوەی کە پێوترێ وەکو شیری بێچەوری وەکو نانی بێخوێ ئێستا مەرجاندانەوە بە سوودانی ئەگەر ئەوێ سەرۆکوەزیران بێ نابێ حزبی هەبێ نابێ سیاسەتکە نابێ لیستی هەبێ نابێ خۆی هەڵبژێرێ بۆ داهاتوو هێشتا بەمەش هەر ڕازی نین کە سوودانیە بێ مەشروعی دووە مەشروعی سوودانیە ئەوێ حکوومەتی کەس هەبێ شخص پێی بوتی حکوومەتی سوودانی ئەم کەسە دوای ویژنی سوودانی ژێرخانەکەی چی عەشیرەتەکەی ئەو لیستەی کە دروستی کردووە کە هەنێ چەکداریشی تیا هەیە و عەشایری تایە مەدەنی تایە لەگەڵ ئەو دەستکەوتە حکوومیانەی کە کردوێتی لە پرد و ڕێگەڵبان و پردووانە ئەم دوو پرۆژەیە وردە لە خەمڵینان لە ڕۆژانی داهاتوو بەریەکەوتنی تونیانە بێت چەند گەڕێک لە بەریەکەوتن ئەکەن چانسی خۆیان تاقیەکەنەوە بەدی و بە فلتەریاتی ئێرانی ئەمریکی نەجەفیە ئەڕۆن و دێنەوە لەم هینا لەم ژانی بوونا یەکێکیان چانس و دەرفەتی ئەوێ لە ئەخیر لە حەزا کە سەرکەوتوو بێ ئەمە واکە کە کورد داپۆشێ ئەمەگە بگڕینەوە بۆ کورد ئەگینا کورد بەمەی ئێسا زووتر لە ئەوانی تر دەرکەوتووە بەڵام لە بە سبەینە بچینە سەر هەڵبژاردننی پاستی سەرۆکی پەرلەمان ناو سونێش هەماشتە بین بچینە سەر سەرۆکوەزیران ناو شیعەش هەماشتە بین بچینە سەر تەوزیعی وەزارەتەکان هەماشتە بینینەوە بۆیە کابرای کورد ئەڵێ هەموو لەکین و وەکو یەکین تقریبان کوردیش لەوا دا شاراو نەخێت دۆخی باش نییە بەڵام یارمەتی دەرەکەی ئەوەیە کە بەرەمەرەکان یاسین شتێکە زۆر بە تایبەت هەولێر حەزەکە باسیکە ئەم دوو سێ ڕۆژە زۆر لە دوای انتخاباتەوە زۆر ئەهێنە دەزانم غەڵەت نەبم سێ چوار بەرپرسی باڵای هەولێر باسییان کرد پرسی سەر کۆمار لە داهاتووی عێراق کاندیدان هەیە کاندیدمان ڕەنگە ببێ جارە نازانین چێ بێ دەمانە بەڵام ئەمە پێم وایە تا ڕادەی توانین بڵین دژی ئەو خطابەیە کە باسێک ڕزی ناوخۆیەکە چونکە کاتێک کە تۆ داوای سەر کۆماریەکەی و چیتە ناو کێبڕکەی سەر کۆماریەوە چ لە ناو ماڵی کوردی وەکو ساڵانی ڕابردوو کە کراوە چ دواتر لە ناو پەرلەمانە بە دڵنیایی و کاریگەری لەسەر ناوخۆی کوردستانە بێت و تقریبا گەشتوونە تا ئاستێک ئێستا تا کۆتایی هاتنی حکوومەتی عراقی هیچ شتێک باسی کابینەی نوێی حکوومەتی هەرێم نییە
ئەوەی کە ئێستا هەیە و ئەگەرچی ئەوان حەزەکەن ینی قسە و باس بێنە پێشەوە و گفتوگۆ بکەن بەڵام لە حاڵەتی بوونی با بڵێن کاندیدی هەولێر بۆ پۆستی سەرۆک کۆمار بۆ وەستانەوەی دژی ئەوەی کە ئەو نەریتەی کە لە 15 ساڵ ڕابردووە هەمان بووە کورد بەکوێ ئەگات هەچەند خۆی یەکلا نەبووەوە کە هەولێر کاندیدی ئەبێیانە آخر بەس حەزەکەن مەسەن لێ دوانەکە لێ ممکنە بەڵێ بە هیوای ئەوەی ئەمە کارتی گوشار بێ ینی کارتی دانوستان بێ بەڵام لە حاڵەتی بوونیشە چی دروست ئەبێ ئەو کاتە تاوان پۆ سەرۆک کۆمار تقریبا نیمچە یەکلاییە کە ئەبێ کەساتێکی کوردی بێ ئەوە هەڵبوسی چاوی لە سەرەتی هەر زوو جواب درراوە کە نابێ چ لەلایەن شیعەوە چ لەلایەن کوردیشەوە چلان هەموو ئەو ئاماژانەیەکان بەڵام کورد کاندیدی ئەکا بەڵام ئەوە کورد نییە یەکلایەکاتەوە کێبێ بە سەرۆک کۆمار بە تایبەت جەلسەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار دوو لە سەرسەی پێویستە ئەوە لە نەریتی قەزایی و شتا لە خولی پێشۆ سەلمێنراوە تاواکردنی سابەکە زۆر گرنگە بۆ لە خولی پێشوو هوشیار زێبایی نەبوو بەسەرەوە بۆ لە بەرەو ڕێبەر ئەحمەد ڕوشیا زێباری ئەوانە لەبەرەوە فلتەری شیعی هەیە فلتەرەکە هەم مەحاکمە هەم نیسابە مەسەلەی نیساب هەم تەوافقە ئێستا نیسابەکە دروستکردنی خوان و نینەکە وتمان زۆر بە ئاسانی بەدەستی شیعە چونکە ئەوان تانۆپۆی ئینەکەکەن ئەتوان نیسابەکە تاوانەکەن ئەگەر دوو کاندیدی کورد لە گریمانەی ئەوەی دوو پاڵێوراوی کوردی هەبن ئەو کاتە ئەو هێزە شیعانەی لە هەولێر نزیکن ئەبنە دەنگدەری ئەوان ئەو هێزە شیعانەی لە سلێمانی نزیک زیاتر باسی ناوخۆ بوو کاریگەری خراپەکان کاریگەری خراپەکەی درێژە کێشە لەسەر حکوومەتی هەرێم و پەرتەوازاییەکە قوڵترەکاتەوە ئەو کاتە کە تۆ چویتە ڕکابەریەوە بەریەکەوتن دروستە بێ هەڵدانەوەی مەلەفات انتخاباتە مەلەفاتی یەکتر هەڵە درێتەوە گوتاری دش بە یەک ئەگوترێ هەموو ئەو دوو هێزە دەست بۆ کارتەکانی خۆیانە بن ئەمە مکو ملاکەمەیە بەس ملاکەمەیەکی سیاسیە ئەمە تەسیراتی ئەبێ لەسەر ئەوەی کە بێگومان حکوومەتی هەرێم پێکێنانی دواتر بکە زۆر باش کاکتوریاسین ڕەنگە زۆر کاتمان نەمابێت باست کردوتە شیعە چاویان لەوەیە کە پستی وەزیری دەرەوە وەرگن بە تەنیشتی سەرۆک وەزیرانەوە ئەمە ڕەنگە خواستێکی ئێرانەکانیش بێت حەز بکەن کەناڵێکی تریان هەبێ بۆ ناو مەحفەلی نێودەوڵەتی کە نزیک بێ لە خۆیانەوە بەلانی کەم زۆر ئەمە بۆ کورد هەمیشەکی پڕکێشە بووە ساڵانی ڕابردووتر با بڵێن کابینەکانی پێشوو کورد هەمیشە وەزارەتی خارجی و وەزارەتی سیاسی بەدەستیەوە بووە خۆی کە شیعە مەسەن پێداگریەکەن سەرۆک کۆمار بۆ کورد بێ لەبەر خاتەی کورد نییە باش ئەڵێن ئەگەر سونیەک سەرۆک کۆمار بێ کەس مەرحەبایی سەرۆک وەزیران ناکە ئەمریکا ئەوروپا و عەرەب و ئەوانە حەزیان لە سونیەکەی حەزیان لە شیعەکانێ بۆ وەزارەتی ناو دەرەوە شیعەکان زۆر حەزیان پێێتی بەڵام ئەزمونێکی تاڵیشیان لەگەڵێ هەیە فترەیەک بیرت بێ محەممەد عەلی حەکیم وەزیری دەرەوە بوو 4 ساڵ لە سەردەمە ئیبراهیم جعفەری تا ڕادەیە جعفەری باشتر بوو بەڵام ئەو وەزارەتە ئەو 4 ساڵی تێپەڕان بەبێ تام و بۆ نۆڕان عیلاقەی وەزارەتی دەرەوە لە خودی شەخص نییە هێزی شیعی پابندە بە جەماوەری شیعەوە مەسەن وەزیری دەرەوەی شیعە ناتوانێت لە کۆڕێک دانیشێ ویسکی و مەشروبی تیا بخوێتەوە ناتوانێت لەگەڵ ئیسرائیلی دانیشێ ناتوانێت لەگەڵ ئەمریکی زۆر شانازی بکە ئەنی ئەو هینانەی ینی ئەو هۆکارانەی سەرکەوتن کە بۆ کوردێک یا بۆ سونەیەک بەردەسە لە وەزارەتی دەرەوە بۆ کەسایەتێکی شیعی بەردەست نییە ئەمە بەشێکی عیلاقەی بە ژێرخانە کۆمەڵاتی و ژێرخانە ئاینەکەوێت لەگەڵ ئەمەشە ئێستا زۆر من زۆر ئەبیسم هاتا خەیس عەلی باسی کرد لە مقابلەکانی هەموو مدەون ئەوەی نووسینەکانی ئیتار ئەڵێ نواز لە هەموو شتێک بێن وەزارەتی دەرەوە و ئەبێ ئەم جارە وەزارەتی دەرەوەیش ئەمە وەکو خواستێک تەمۆحێکی مەشروع بە و پێی زۆرن بەڵام چی لێ بەدەستە هێنن ئەمە عیلاقەی بەوە هەیە تۆ کە وەزیری دەرەوە چۆن مامەڵە لەگەڵ ترامپەکەی چۆن مامەڵە لەگەڵ اتفاقاتی ئیبراهیم ئەەکەی تۆ ئەبراهام یا ئیبراهیمی چۆن مامەڵاکەی لەگەڵ ئەو هەموو گوشاری بۆ ئاسایی کردنەوەی پەیوەندی ئیسرائیل لە ناوچەکە هەیە ئالۆسە ینی بەستم باسم کرد هەستەکەم ینی ئێرانیش ڕەنگە خواستی ئەمەی هەبێت کە ئەمجارە شیعە وەریگرێت هەیەی بەڵام کوردیش کێشەیەکی هەیە حەزی لەسەر وەزارەتی داراییە دارایی لەبەرەوە عقدەی گەورە بووە بە تەیفسامی وەزارەتی دارایی ڕەنگە لەم خۆناخا کێشەیەک نەبێت لە بەتایبەت کە ئەگە سەرۆک کۆمار کوردی بێ کێشەیەک نەبێت لەوەی دەستبەرداری وەزارەت بەتایبەت ئێمە سابقەمان هەیە لە وەزارەتی دارایی جێگۆڕکێک کراوە فترەیەک جعفەری فترەیەک محەممەد عەلی حەکیم وەزیری دەرەوە بووە دوو کابینە لای کورد نەبووە
بەڵام ئەوەی کە بڤەیە بەلای کوردەوە مەسەڵەن سەرۆک کۆمارە کە نابێ بگۆڕێ بۆ دارایی تەسەڵ ناکەم کێشەیەکی وا هەبێ بەڵام پێ ناچێت شیعە ئەو دەستکەوتەی لێ بەدەست بێنن ڕەنگە زیاتر پێگەی دیبلۆماسی عێراق لاوازتر بکات لەوەی کە ئێستا بە فواد حسێن بە کەسێکی وەکو فواد حسێنەکە هەر کەسێکی تری کورد ئەچێتە ئەمریکا لە قەزەی دۆلار لە قەزەی زۆر شتا بینیمان ڕاستەوە خۆ کۆنتاکتەکە عیلاقاتی خۆی هەیە خێزانەکانیان ئەوروپین و جنسەی دەرەوەیانەیە ئاسانتر ئەتوان لەگەڵ تا کەسایەتیەکی شیعی کە کۆت خۆیان زۆر باسییان کە ئەوان کۆت و بەندیانەیە خۆیان کۆت و بەندیان بۆ خۆیان دروست کردووە ناتوان تەجاوزی ئەو کۆت و بەندیان دەستەکانە خۆش بێخوا زۆر سپاس کاکتور یاسین داها توێژەر و شارەزایی کاروباری عراق لەگەڵمان بووی بێنرانی بەڕێز زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون بە هیوایەوەی کە توانی بێتمان چاک بخینە سەر ئایندەی عراق و خوێندنەوەیەک بۆ دۆخی کورد ئێمە ئەمڕۆ بڕیار بوو کە لەگەڵ کاکتور یاسینە هاوڕێکی بەڕێزیشمان کاکتور حوسێن عەلی تەقی تارانی توێژەر لە سنتەری لێکۆڵینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە تاران لەگەڵمان بێت بەڵام بەداخەوە کە نەمانتوانی وەرگرین و دیارە هیوادارم کە سەلامەت بێت گرفتێکی بۆ دوور نهاتە پێش چونکە هاوڕێیانیشی لە سنتەر لە ئێوارەوە خەریکن بە دوای ئاگەڕێن تا ئێستا نانتوانیەوە بەردەستی بخەن زوو بەرە سپاس بۆ بەڕێستان کە تا ئێستا لەگەڵمانە بوون و کاتێکی خۆش